گەمەی سیاسی کە لە نووسینی عەزیز نەسین و لەلایەن تیپی شانۆی سیروانەوە لە گەرمیان کراوەتە شانۆ. ماوەی چەند ڕۆژێک شانۆگەریەکە لە گەرمیان نمایش کرا و بڕیارە لە شارەکانی تری کوردستانیش بە هەمان شێوە نمایش بکرێت. شانۆکە شانۆکی سیاسی کۆمیدیە لە نووسینی عەزیز نەسینە. شانۆکە باز لە دەسەڵاتداران و سیاسیەکان و حیزبیەکانەکە کە چۆن یاری بە چارە نووسی خەڵکەکەن و ئێمە ئەومان پیشاندا لە شانۆکە کە ئەم دەسەڵاتدارانە ئیتر نابێ خەڵک فریویان بخواوە ئەبێ خەڵک و شار بێتەوە لەوەی کە ئەمانە یاریتان پێەکەن و لە بیری گیرفانی خۆیاندان لە بیری بەرژۆندیەکانی خۆیاندان و خۆشببختانە توانیمان لەگەڵە وەکتەرە بە ڕێزانە بتوانین بۆ ئیمکانێتە کەمەی کە هەیە بێ ئەوەی پشتیوانیەک بکەین لە ئەمڕۆدا ئەو شانۆ نمایش بکەین. تیپی شانۆی سیروان بۆ نمایشکردنی شانۆکەیان 3 مانگ پرۆڤەیان کردووە. دەیانەوێت لە ڕێگەی کۆمیدیاوە کۆمەڵگا لە مەترسیەکانی دەسەڵات ئاگادار بکەنەوە. شانۆکەمان باسی نەهامەتی و نەداری کۆمەڵگای ئێمەکە ئێمە بە شێوەیەکی کۆمیدی نامەدە سەر مەسرح لێران نمایشم بۆ خەڵک کردووە کە ئەوەی جارێتتر خەڵک هۆشیار بێتەوە لەسەر وشەی سیاست گاڵتە بە سیاسەکان نەکەن و خەڵک زیاتر هۆشیار بێت. بۆ بینینی شانۆی گەمەی سیاسی ژمارەیەکی زۆر بینەر ڕوویان لە هۆڵی هونەر کرد لە ناوچەی گەرمیان. لەلایەن هەندێک لە هونەرمەندانیشەوە ڕەخنەی ئاستنزمی لە شانۆکە گیرا. بەڵام ئامادەکارانی شانۆگەریەکە دەڵێن کارەکەیان جێی دەستخۆشی بینەران بووە. تێیدا ڕخنا لەم دەسەڵاتە ئاگرێت کە ماوەی 30 ساڵە بەداخەوە ئەم قسەیە کاڵێم نەیانتوانیەوە بە گوێرەی ئەست و داواکاریەکانی هەنیشتوانێنی خۆیان بن. ئێمە ناچارین لە ڕێگەی شانۆوە کۆمەڵێک پەیامان هەبوو توانیمانە پەیامە بگەێنین. باشترین بەڵگەش بۆ پەیامە کە گەیشتووە پێشوازیکردنی ئەو هەموو جەماوەرە بوو لە ئێمە. هونەر یەکێکە لەو ڕێگایانەی کە نیگەرانی و پەیامەکانی خەڵکی پێدەگەێنرێتە دەسەڵاتداران. بەڵام هەندێک لە هونەرمەندان ناومێدن لەوەی پەیامەکانیان بە هەند وەربگیرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.